بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێیەکەن سڵاوتان لێبێ لە گفتوگۆی تایبەت بە ڕووماڵکردنی پێشانگای کتێب و کاریگەری کتێب لە ژیانی ڕۆژانەی ئێمەدا بە دیداری عزیز خۆشەویست شادمەوە و بەشێکی تر یان بەرنامەیەکی ترتان پێشکەش دەکەم. میوانی ئەمجاری گفتوگۆی تایبەت بەڕێز سەلام ناوخۆش نووسەر و ڕووناکبیری کورد و خاوەنی چەندەها کتێبی گرنگ لە بوارەکانی کتێبدا. بەڕێز مامۆستا سەلام ناوخۆش سوپاس بۆ ئامادەبوونی زۆر بەخێر بێت. سپاسان دەکەم گەلێک مەمنون. مامۆستا سەلام هەمیشە باز لە بە کەلتورکردنی خوێندنەوە دەکرێت هەوڵ درێ خوێندنەوە بێتە کەلتورێ لە کەلتورە زیندوەکانی کۆمەلگا. ئەم پێشەنگایە چه ڕۆڵ و کاریگەریەک دەگێڕێت لە بە کەلتورکردنی خوێندنەوە و خۆشەویستکردنی کتێب و خوێندنەوە لای تاکەکانی کۆمەلگا. بەناوی خوای گەورە ئەم پیشانگایانە بە تایبەتی پیشانگای ئەمڕۆ کە دەیبینین وەڵامێکە بۆی کە لە سەردەمی ئینتەرنێتە ئەو هەموو دڵداری کتێب لە لێرا بینین لە پیشانگاکە دەبینین ئەمە یەک شتمان پێ دەڵێت یانێ خوێنەوارێکی زۆر هەیە بەڵام ئەو هەموو خوێنەواری کە ئێستامە هەمانە گوتمان ئەگەر بەراوردی بکەین بەوەی سەردەمێک دایانگوت ئەگەر ئینتەرنێت بێت ئەوە دەوری نامێنێ ئەنی خوێندنەوەی کتێب ئەوانە دەوری نامێنێ بەڵام ڕاستی ئەمڕۆ لە پیشانگایچەوە لە هەموو شارەکان هاتوون ئەنی نەک تەنیا ئەوانەی خەڵکی هەولێر بن بەبنەوەندی ئاگادارم خەڵکی هەلەبجە و سلێمانی و ئەو دهۆک و ئەوانە هەر هەموو شوێنەکان هاتوون ینی کەسانێک ماون کە ڕاستی خوێندنەوە لەلایەن کەلتور بێت ینی ناتوانن لێیدا ببرێن چونکە زۆر شت هەیە لە ژیاندا دەتوانی لێیدا ببڕێ بەڵام ڕاستی ئەگەر کتێب بە هاوڕێ وەرگریت زۆر ئەستەمە بە ئاسانی لە دەستخۆتی بدەیت بۆی ئەمە دەگەێتەوە چی تۆ لە ژیانی خۆتە لە تێگەشتنی خۆتە کتێب کردوتە هاوڕێ کتێبت وا لێ کردووە کە بابرن بەبێ خوێندنەوە ئیدارە نەکەیت وا لێ دەکەگە ئەمە ببێتە بەشێک لە ژیانە لە بیرکردنەوەت یانی لەوانەیە زۆر جاران تۆ تووشی کێشەیەک دەبیت لە زۆر شتدا دەبڕی بەڵام بەڕاستی خوێنەری تەواو نووسەری تەواو بە هیچ زۆرە ناتوانێت لە کتێب دابڕێت چکە بۆتە بەشێک لە ژیانی خەڵکێک پێی وایە بوونی ئەم گەرم و گوڕی و حەشاماتەی خەڵک بەشێک لە چاولێکەری و لاساییکردنەوەی تایە یا پێی وایە ئەمە مادەم پێشانگاکە مەوسمێکی ساڵانەیە بۆیە خەڵک لە ساڵێکدا وەکو چۆن بۆنەیەک نەورۆزێک سەیرانێکی هەیە بۆ کتێبخانەش بەو شێوەیە دێ ئەتوانین بڵین لەگەڵ هەموو ئەم ڕەخنەوگلەیەش کە لە پێشانگاکەکرێت لە خوێنەرەکرێ هێشتا خوێندنەوە بەشێکە لە ژیانی ڕۆژانەی خەڵک ئەمە تا ڕادێک بەرامبەرم کەسانە ڕاستەکە ئێستا سەرەتای بەهارە خەڵکێکی زۆر پێویستە بێتە دەرێ و نزیکە لە پارک لە ناو پارکە خەڵکانێک زۆر دێن بەڵام تۆ ئەگەر بچی لە بەردەرکە ڕاوەستیت خوێنەری تەواو سێچار ئەلاگەی گەوری کتێبی پێیە کە دەوێت بیان خوێن تۆ خۆ بە دواری لە مالێدانانی وەک مەسوولەکان لە پشتە خۆیاندا بڵێن وەڵای فلان مەسوول ڕۆشن بیرە بەڵام ئەوانەی ئێرە زۆر بەیان بەڕاستی داهاتیان بەشی خۆیان ناکە بەڵام بۆ کتێب لەوانە زۆر جاران ساڵانە هەری دەگرن بۆی بۆ پیشانگایکی ئەوە هەندە کتێبی بگرن بۆی ئەگەر تۆ بچی لەبەر دەرگا وێنە ئەو کەسانە بگریت هەر زۆربەی دێ بە ئەلاگەیە کتێبی گەورە خەبەت دێتە دەرەوە نەمە ناڵێم ئەمە باشترین شتە کە با بڵێن خوێنەر ماوە خوێنەری جدی زۆر ماوە ڕاستە کەسارێکی زۆری تێدایە بۆ هەوەسی خۆی هاتووە بۆ سەردان هاتووە بۆی ببینێ ساڵانە ئەو دیاردە هەیە لە هەولێر بتابیتی بۆی بەس ببینێ بزانێت چۆنە بەڵام بەڕاستی خوێنەرە جدیەکە لە بەردەرگا تۆ دەتوانیت ئەوەی تەقیبی بکە بزانە ئەوانەی هەموو بۆ ئەو کۆمەڵە کتێبە دێنە دەرەوە ئەوە کتێبانیان بۆ چی کڕیوە خۆ مەسوولین وەچی وتم لە پشتە خۆیاندا بڵێن بۆی بڵێن وەڵای فلان مەسوول ڕۆشن بیرە بەڵام بەڕاستی ناڵێم ئەم دەرچوونە ئەم کە ئەو خەڵکێک کە دەبێنێ بەم کتابانەوەیە وامەم پێ دەڵێت یاری خوێندن لە خەڵکەکەدا نەبراوە هەرچەندە وچی گوتم ئەنتەرنێت و ئەوانەشە بێت لەوە ینی برسێتیان ناشتێنێ بەڕکو برسێتی وەرەکەکات دایشتێنی بڕاستی. مامۆستا سەلام خەڵکێگەیە دەپرسێ بۆچی پێویستە من بخوێنمەوە یا خوێندنەوە چی بە من ئەبەخشێ یا بۆ منە خوێندنەوە ناتوانێت هیچ ڕۆڵێکی لە ژیانی مندا هەبێ خوێنەر بۆچی پێویستە بخوێنەوە مرۆڤ بۆچی خوێندنەوە بکاتە بەشێک لە ژیانی ڕۆژانەی خوێندنەوە ئاسۆی فکری ئینسان فراوان زۆر دەکات یعنی بە تۆ ئەگەر با بڵێت تۆ هیچ نەخوێنیەوە تەنها تۆ لە ناو مزگەوتا بمێنەوە تەنها ئەم شتانە بخوێنیەوە کە لە ناو ئەو مزگەوتەدا هەیە تۆ دنیای تو تەنها ئەو مزگەوتەیە
بەڵام خی گەورە بە پێی ئاەتەکانی خۆی هەموو دنیای لۆ بەردەستی ناوی تۆ چۆن لە ئاسمان دەگەیت چۆن لە زەوی دەگەیت چۆن لە قەومەکانی تر دەگەیت ئەگەر نەی خوێنیەوە بڕاستی خوێندنەوە تۆ بەڕاستی دەبێتە مرۆڤ یعنی ئەو کاتە تۆ لە خوێندنەوە دانەبڕیت بڕاستی تۆ ناسنامەیەکی زۆر گەورە بۆ خۆت دروست دەکەی لەوانەیە لە هەموو کەسێکان نەبێت بۆی ئەوانەی کە دەخوێنەوە بڕاستی دەخوێنەوە خوێنەری تەواوەن خاستن بۆ ئەو شتانەی کە بە سوودن لە ژیانن بۆ لە ژیانە ئیسفادەی لێ بکەن نەک تەنها خوێندنەوە و لە پێناو خوێندنەوە وەک چۆن ئێمە هەیتمان کۆبوونەوە لە پێنا کۆبوونەوە ئەو سفر بوونەوە بەڕاستی لە خوێندنەوە جێ نابێتەوە ئەو کەسە جێ دەبێتەوە کەوا بڵێن ئەو کتێبانەی کە دەیخوێنتەوە لە ژیاندا سوودی لێ ببینێت چونکە نییە کەسێک باو لە کتێب بخوێنتەوە ئیسفادە لە ژیان نەکە بەی جۆرێ زۆر باشە ڕۆڵی دایک و باوک یا سەرۆک خێزان چیە لە ڕۆشنبیرکردنی تاکەکانی خێزانەکەیدا لە پەروەردەکردنی منداڵەکانی هەر لە سەرەتاوە بە زانیاری پێبەخشینی لە بواری مێژوو ئاین کەلتوری نەتەوەکەی خۆیدا لە وەکوتم ئێستا مە لە سەردەمێکی ئینتەرنێتی دەژین لە هەموو مالێکا فەیسبووکە لە هەموو مالێکا ڤایبەر هەیە ئەم جیلەی خوارەوە کە لە بەرە لە تەمەنی ئێمە نین زۆر بە ئاسانی ڕایی ناکرێن یعنی ئەمانە ئەگەر دایک و باوک بەڕاستی دایک و باوچێکی پەیامدار نەبن ئاسان نییە کۆنتترۆلی ئەم منداڵانە بکەن ئەم منداڵانە وەک من و تۆ بیر ناکەنەوە ئەوان بەجێ باخارێککە بیر دەکەنەوە جیان بینی وان شتێکە دوور لەوەی کە دایک و باوکی دەتەمەنی ئێمە بینی بی بۆیە بەڕاستی دایک و باوک دەورێکی زۆر زۆر دەبێنێ لە ڕۆشنبیرکردنی منداڵەکانی بەرامبەر بۆ شتانەگە تۆ بەیانی منداڵەکانت لە قوتابخانە پرسیاری زۆر بەسیت لە دەرەوەی کتێبەکانی منهەج نەزانێ بەڕاستی ئەمە خەتاکە بۆ دایک و باوکەکە دەگەڕێتەوە بۆیە ئەوەی کە بڵێن ئەم کەسانی ئەو دایک و باوکانەی پەیامدارن لە ژیاندا بەڕاستی لێ ناگەڕن منداڵەکانیان لەژێر کۆنتترۆلیان بەو ئاسانیە دەرچن هەر چۆنێک بێت بەشێک لە بابرێن لەو کۆنتترۆلکردنی منداڵەکانیان بەدەستدەینن ئەگەر ئەگەوان نەکەین ئێمە ئەم نەوە نوێیە ئەم نەوە نوێیە بەڕاستی وەک ئێمە بیر ناکاتەوە لەوانەیە هەر دژمنی کتێب بێت لەوانە هیچ دۆستی کتێب نەبێت تۆ ئەگەر وای لێ نەکەیت وە بە ئامۆژگاری کە هەندێک کتێب بخوێنێتەوە کە ئیسەفادی هەبێ بۆ ژیان بەڕاستی بەیانی کەسانێک دەردەچن هەر ئینتمای نەبۆ ئاینەکە نەبۆ نەتەوەکە نەبۆ نیشتمانەکە بۆی چی ناوێت بۆ ئێستا زۆری تێدا دەڵێ کوردستانیانی چی ئەوە گەواگەوەی محەممەد ماغوود دەڵێ ئەوەندە بێزار بۆ لە ژیان دەرێ ئەوەی بە نیشتیمانەکەم دەبەستێتەوە تەنها پێڵاوەکانم ئەگە تۆ ئەم های لێ بگەڕی ینی بە فەرامۆشیان بکەیت بەڕاستی سبێ ڕۆژەم زۆر کەساتە کتێب بتوانێت ببێتە دروستکاری ئینتیما بۆ خۆشویستنی نیشتیمان بێگومان چۆنی ئەو ئینتیما دروستمایە ئێمە جاران لە ڕێگەی دایک و باوکمان وەک بابرێتەوە وەگرە دەیگوتەوە تۆ کوردی تۆ لەم نیشتمانە دەژیت تۆ مسلمانی ئەمایەتە بخوێنە نوێژ بەم جۆرە بکە ئەمانە هەمووی با بڵێن تەقلیدی بوون بەڵام ئەوانی ئەمڕۆ ئەگەر کەسێک بە تەواوی ئەم بیر لەوە بکاتەوە بدە نەتەوەکانی دەوروبەری لە خۆی بپرسێ ئەوانە بۆچی هەموو نیشتمانیان هەیە ئەوان هەموو بۆچی ناسنامەیان هەیە ئەی بۆ من نیمە ئەوە گەوەی مەسەلا عەبدوڵڵا پەشێو دەڵێت بەڕاستی ئێمە ناسنامە لەلای ئێمە زۆرە بەڵام بەڕاستی تۆ دەوێت تا دەرچی پێ دەکەیت تاوە کەسەکان ئاراستە دەکەی مەزدەری ناسنامەکە ببیننەوە بۆ ئەوە بەڕاستی بە زۆری لەسەر دایک و باوکو و مامۆستا و هەتا بەرێن دووسەرەکانیشمان ئەوانەی کە خۆیان ئینتمایان بۆ نەتەوەکانە ئینتمان بۆ نیشتمانەکانە منداڵەکانی خۆیان وا پەروەردە بکەن با بڵێن ئەو ئینتمایان لەلا دروست بێت. مامۆستا سەلام ڕێژەی تەلاق و جیابوونەوە لەگەڵ بە بەراورد بە هاوسەرگیری زۆر زیادی کردووە خێزانی ئێمە لە بەردەم هەڕەشەی هەڵوەشانەوە و شیرازە پساندایە کاریگەری تەکنەلۆژیا زنجیرە دراماکان سۆشیال مێدیا و مێدیا بە شێوەیەکی گشتی دەستگاکانی ڕاگەیاندن هەژمونی کردو بەسەر خێزانی ئێمەدا خێزان بێ ئەهمیەت کراوە ڕۆڵی دایک و باوک نێڵراوە کتێب چۆن نەتوانێت جارێکی دی ببێتەوە بەو بناغەفتەوەی کە خێزانی کوردی پێکەوە دەبەستێتەوە خێزانی کوردی بە شیرازە پتەوی دەهێڵێتەوە لە شیرازە پسان و هەڵدێران ئەیپارێزێ مە بەسمەوەیە کتێب چ ڕۆڵێ دەگەڕێت لە ماڵدا وەکو جەناب بەدووتت بەڕاستی من سەردەمانێک لە دهۆک بووم ڕێژەی تەلاق بە هیچ جۆرێ نەبوو ئەنە ڕێژەیەکی نەبوو من جارێک لە سەفا لە کولی شەریعە باسم کرد گوتمەرێ ئێوە چۆنە تەلاقتەن نانیە گوتیان سەیدا شەرمە تۆ ژناخۆ بەردەی ئەنێ تۆ شەرمە ژنی خۆت بەردەی ئەنێمە چۆن تۆ قبولی ئەوە دەکەیت تۆ خێزانەکەت بەردەی بەیانی یەکێکی تربی خوازێتەوە ئەوە لە لای ئەوان ئەمە لە نۆهەت و بابرێنە هەتا ساڵی 2000 بەڕاستی هەتا هاتنی ئەمریکا کەرتورێ لەناو کوردە بوو
ڕێز لە خێزان دەگیرا ئەنە خێزان شتێک بوو ناوێک بوو بەڵام لە پاش 2023ەوە پاش هاتنی ئەمریکا بۆ عێراق و ئەو دەوەری داگیر کرد بەڕاستی ئەم کەلتورە بەرە سەفربوونەوە چوو خاصن ئەم نەوەی نوێیە کە ئێستا مەدایان بینین زەواج لای ئەم شتە نییە کە خودی زەواج تێدایەتی قورئان دەڵێ لیتەسکونوا ئیلەیها ئەو لیتەسکونوا ئیلەیها لای گرنگ نییە ئەو شتێک چونکە پەروەردەی وا نەکراوە ئەو پەروەردەی لەلایەنە کە شێوەی هاوسەرگیری ئەوەندە لە گرنگ بێت ئەمەش لەسەر ئەوە ڕادەوەستێت ئەمە ئەو کتێبانی کە ئێستا دەڵێن لەسەر گرنگی هاوسەرگیری قسە دەکەن تۆ ئەوانە بخوێنیەوە نەگەوانەی بە بڵێن بیر لەوە دەکەنەوە هاوسەرگیری گرنگ نیوە تۆ لە ئەوروپا هاوسەرگیری هەر ئێستا پارتنەر هەیە هەر پێویست بە زەواج ناکات ئەتوو ئەگەر لەوەی دەریان نینی لە ڕێگەی ئەم کتێبانە کە باسی گرنگی هاوسەرگیری دەکەن بەڕاستی ئافاتێک چاوەڕێمان دەکا بەڕاستی لە شەپۆڵەکانی داگیرکەران زۆر خراپترە چۆکە ئەمەنەوەکارمان هەموو لە دەستن کۆمەلگایەکمان لەوە دروست دەبێت یعنی هەموو لێکدابراون چۆن پارتە سیاسەکان هەموو لێکدابراون لە کۆتاییش دەنەوەکانمان کوڕوکچەکانمان بە تەواوی لێکدا دەبڕێن چونکە شتێک نییە ئاراستەیان بکە بۆیە بەڕاستی هەبوونی ئەم کتێبانە کە بەس لە گرنگی هاوسەرگیری دەکەن بەربوتکردنی بە کۆمەلگایەکی خۆت بە نەتەوەکی خۆت بە نیشتمانەکەی خۆت وەک گرنگی پێدان بەم هاوسەرگیرە لە ژیان ئەم جۆرە کتێبانە زۆر گرنگ لە ژیاندا گەر نەبن بەڕاستی نەرم لافاوێکی لەم لاوەفەوەی ئێستا زۆر خراپتر چاوەڕێمان دەکەن کتێب چۆن دەتوانێت خێزانی کوردی لەو پەرقود بوونە بپارێزێ یا جارێک ترە و پەرقود بوونە نهێڵێ و خێزان کۆ بکاتەوە ئەم مەسەلانە ڕێژەییە یعنی تۆ ناتوانانی بابن کتێبێک توانانی جاران لە سەردەمی بیستەکاندا یەک شعرێکی شاعرێک شۆڕەچێکی بەرباد دەکرد ئێستا ئەمە نابێت ینی ئێستا تۆمە چەندان ڕۆمانمانەیە چەندان چیرۆکمانەیە چەندان یەک کۆمەلە هۆناوەوانەمانەیە هیچ گۆڕانکاری نبینین چونکە بڕاستی ئەوەی ئەو کاتی لە بیستەکان ئی ئاراستەکردن بوو ئاراستەکردنی کۆمەلگا بەرەو ڕۆژگارێک چەندان شاعری ئەو کاتمان هەبوو لە بێکەسیەوە بگرە لە موختار بەجیزاب بگرە ئەمانە ئەگەر چەند تۆ ئەگە بابرن دۆستە دینەکەش دەبانە بەڵام دۆستە کۆمەلگایەکەی خۆیان بوو کۆمەلگایەکەی خۆیان خۆش دەوێت بەڵام ئێستا بڕاستی شاعرانێکمان لێ دروست بووە چیرۆکەکانمان دروست بووە هەندە ڕۆمان لە بازاری هەیە بۆ هەڵوەشاندنەوەی خێزانە یعنی ئەو هەندە بابرن لە تەلەڤیزیۆنەکان هەندە بەرنامە لێ دەدرێت یعنی هەندێک بابرنەوەی ئەو ئەڵقانە لێ دەدرێت هەمووی قسە لەسەر ئەوە دەکەن کە چۆن خێزان لێک هەلوەشێتەوە ئەمە ڕۆژێک لە ڕوودا و بقابلێک لەگە پارێزگارێکی ئەلمانیا کرابوو گوتی ئەوەی ئێمە لە دەستماندا ئێوە لە دەست بەدەن ئەوەی کە ئێستا ئەو تەکنەلۆجیایە وای لە ئێمە کرد کە بڵێن لە خێزانی خۆماندا ببڕین بە هیچ جۆرە ئێوە چەندی پێتان دەکرێت بە دوای ئێمە مەکەون لەوە شتێکی ئەستا لە ئەوروپا هەموو جا لە بابلێن دەڵێن یەکێ لە نووسەرەکان دەڵێ ئەوروپا یەک شتی نقصانە تۆی لە گیانی ئیسلامی بێخێناو لە شتە تەکنەلۆجیایەکەی لەو پەڕیتی بەڵام لە شتە ئاکاریەکان ئێمە کێشەمان لەوێ دێن ئەمە تەقلید دەکەینەوە نەک تەکنەلۆجیایەکە تەکنەلۆجیایەکە بۆ ئێمە زۆر پێویستە بەڵام بەڕاستی ئەم ئاکارە بەدڕەوشتیە ئەو دەبێتە هۆی هەڵوەشانەوەی خێزان بۆیە کتێب ئاسان نییە تۆ بابلێن چی گوتم لەم سەردەما بڵێ کتێبێک هەیە ئەم کتێبە هەموو کۆمەلگا دەگۆڕێ وەک چۆن لە بیستەکان و چەکانی دەکرد بەڕاستی ئەمە بە کتێبەکان ناکرێت ئەمە بە کتێبێک و دەیان و سەدان کتێبی دەوێت هەتا جارێکی تۆ کۆمەلگار ڕاگری نەک مامۆستا سەلام بەدەر لە سوود و بەرژەوەندیە شەخسی و خێزانیەکان کتێب چ ڕۆڵێکی هەیە لەسەر ناساندنی میلەتەکەمان لەسەر ناسنامەی میلەتی و لەسەر سنگ دەرپەڕاندن و سەربەرزکردنەوەی ئێمە وەکو میلەتی و لە سەردەمی ناسیۆنالیستی و نەتەوەگەرێتیە کتێب چۆن دەتوانێت ناسنامەی ئێمە جارێکی تر بناسێتەوە بە میلەتانی دنیا لە سەردەمانی ئیسلامی چەندان نووسەری وەک شارە زووری وەک بەدلیسی وەک شارە زووری بەدلیسی ئیبن خەلەکان بە کتێبەکانیان وایان کردبوو جیهانی ئیسلامی هەموو کتێبەکانیان بخوێنتەوە بەڵام لەم ڕۆژگارەدا تۆ نووسەرەکت پێ بڵێ کە بابرێن لە جیهانی عەرەبی ناسراو بێت لە ئەوروپا ناسراو بێت ئەمە چووکە ئەو کاتیاوانە کە بڕن لە سەردەمی ئیسلامی ئەم جۆرە نووسەرانەی پێشتر وایان کرد ناسنامەیەکیان بۆ تۆ دروست کرد ئێستاگە تۆ با بڵێن هەتا تەنیا هەرنووسینە کەسێکی وەک سەلاحەدین ئەیوبی کورد بەوە دەناسرێتەوە لە ئەوروپا لە جیهانی ئیسلامی بەڵام لەناوە خۆمان ناناسرێتەوە یاری خۆمان ئێمە هەموو هەوڵێک دەدرێ
بۆەوەی کوردەکە خوێنەرە کوردەکە لە دینەکە دوورخرێتەوە ئەمە بابرێت ئەمە لە ڕاگەاندن لە هەموو شتێکە لە کتێب لە هەموو شتێکە لە چیرۆکەکان لە شێعرەکان لە پەخشانەکان لە ڕۆمانەکان هەر هەمویان کار لەسەرەوە دەکرێت ئەم نەتەوە قوربەسەر چۆن لەم دینە جیا بکەنەوە دەزانن دینەکە بووتە هۆکاری بە بابرێن دابڕانی ئەم ملەتە ئێستا لەو پێشانگای من کتێبێکم بڵاو کردەوە پەخشانی ئیسلامی کوردی 400 ساڵ پێش ئێستا 400 ساڵ پێش ئێستا هەموو دەقەکانی کوردی ئیسلامی بوونە یعنی ئەوەی کە ئێستا ئێمە شانازی پێ بکەین ئێمە شعری کلاسیکمانەیە ئەگەر هەمووی 1995 هەمووی ئیمەلای کووردە هەمووشان مەسعود محەممەد دەڵێتن تێگەیشتن لەم دەقە کلاسیکیانە ئینسانی خانەدانی دەبێت خانەدان لە هیزر ئەمە کەسێکی ئاسا تێناگە دراوەی بۆ کەسی ڕەشۆچیە ئەمە چیمانەیە فۆلکلۆرمانەیە فۆلکلۆر لە ئاستی ئەم خەڵکە ڕەشوروتەیە بەڵام کلاسیک ئللا بۆ کەسانی چییە هیزرێکی خانەدانیان هەبێت یعنی ئێستا تۆ لەم سەردەما تۆ پارچە شعرێکی ناڵی بێنا خوێنەری ئاسایی تێناگات بەڵکو یەکێک تێی دەگات بەڕاستی باگراوەندێکی مەعرفی زۆر باشیە بێت ئەمجە لەم نەسە دەگە ئێستا لە کەسێکی وەک محمی چەندان کتێب لەسەری دەرچووە هەندێک لە خوێنداوە دەڵێن محمی بەرەولانێک چووە دوور لە دین خۆی لە نەسەکە تێناگا نازانی کەسێکی وەک محمی چۆنی نووسیوە چی نووسیوە بۆیە ئەو کە تێناگا دێ چەندان خوێندنەوەی بۆ دەکات بۆیە دەڵێم نییە ئێمە ئەگە ئەوڕێک لە ڕابردی خۆمانەوە بدەین ئێمە باگراوندەکەمان زۆر زۆرە یعنی چی لە پەخشان دەرێ لە چی لە چیرۆک دەرێت چی لە بابلەن شعر دەرێت ئەوانە هەرهەمویان ناسنامەیەکی وان بە کورد بەخشیوە ئەگەر نەوەکانی خۆمان بەوانە ئاشنا بکەین باڕاوردی قەت لە دەستێ نادەین زۆر باش مامۆستا سەلام باست لە بوونی هەوڵێکی بەردەوام کرد بۆ لێک جوداکردنەوەی کورد و ئاین بۆ بە لاڕێدابردننی کورد دوورخستنەوەی لە ئیسلام ئەمیش تەمعەن لە ڕێی معریفە و کتێبەوەیە واتە ئەمان لە ڕێی پانێڵ و لە ڕێی تەلەڤیزیۆنەکان و لە ڕێی کتێبەکان یانەوە گومان بخەنە سەر چەمکە ئیسلامیەکان کتێب لە بەرامبەر ئەمەدا لە بەرامبەر ئەم هێرشەدا لە بەرامبەر ئەم سەنگەری عەلمانیەت و بێدینیەدا دەتوانێت چه بەرگریەک لە کورد بکات دەتوانێت چۆن ببێتە قەڵایەکی پۆڵایەن بۆ مانەوەی کورد لە نێو قەڵای ئیسلامدا ئەوەی وان ئەوانەی کە دایانەوێ کورد و ئاین لێک دوورخەنەوە بڕاستی ئەوان شەپۆلێکن بەڵام ئەوانەی کە دایانەوێت لە ڕێگەی کتێبەکانیانەوە ئەم بربەست بۆ ئەم شەپۆلە دروست بکەن لێ نەگەڕێن با بڵێن کوردەکە لە ڕێگەوە هەڵمالێ ئەمانە کەسانی زۆر کەم من یعنی ئەگەر تۆ لە ئاستی هەرێمی کوردستان وەگریت تەنها کەسانێک دەبینیەوە کتێبیان هەبێ بە ڕێگای کتێبەکانیانەوە ئەم بربەست بۆ ئەم شەپۆلە دروست بکەن ئەوانەی کە دانەوێت کورد لە ڕێگەوە داکوتن ئێستا لە ئێمە لە سەردەبی ڕژێمە هەتا کۆتایی ڕژێمە تۆ کتێبەکە نەدەدۆزیەوە بەڕوونی و ئاشکرا دژە قورئان بنووسرا بێت دژە کورد نووسرا بێت دژی فتوحات نووسرا بێت بەڵام لە سەردەمی دەسەڵاتی کوردی بەڕاستی سنووری زۆر شت بڕاوە یعنی باڵێت تۆ نەقدی قورئان دەکرێت نەقدی فتوحاتی ئیسلامی دەکرێت شک دروست دەکرێت لە ڕێگای ئەو کتێبانەوە کە هەن کە وەک بڵێت تۆ هەموو هۆکارێک بەکاردێنن کە چۆنی دوورت خەنەوە یعنی بەڵام ئەوانەی کە دانوێت لە ڕێگای کتێبەکانیانەوە بربەستێک بۆ ئەم شەپۆلە دروستکەن بەڕاستی ژمارەیەکی کەم من ئەو ژمارەیە نین کە با بڵێن بتوانن تااقەتی ئەم شەپۆلە بگرن ئەگەر توانێ خی گەورە لە پشتانەوە نەبێ بڕاستی ئەمە زۆر ئاسان نییە چکەەوەی پێی بوتی ئێستا ئەوەی کە لە دەگوزارێ لەم ڕۆژگارە تۆ لە ڕاگەاندنی دەبینیت ئەم هەموو کتێبە دەردەچێ ئەمە هەموو بابرێن ئەم تەلەڤیزیۆن ئەوم بەرنامانە ئەمە هەموو پانێلانە کە دەکرێت هەمووی ئێستاوای دابرانیانیی دابرانێکی دابرانیانی تۆ لە کورد لە ئیسلامدا ببڕێ یعنی هیچ مانایەکی تینە بڕ هەموو قاموسەکان بخینەوە بزانە دابران مانای چییە دابرانەوە پێدرێت تۆ لەمەدا ببڕێ یعنی تۆ لەمە جیا ببەوە ئەوەی کوردی خواندێ ماڵی خۆت لەوە بکە ینی ماڵی خۆت لە دینەکەی خۆت بکە بۆی لێرە تۆ ئەگەر ئیسلامەکەت نەمینێ ناسنامەت هەرنامینێ ینی چۆکەچێ تۆ بەچی دەناسیەوە بە ئیسلامی گەگەنە ئەوروپا ئەگە دەتەوێت ئەم مەسەلە دووربوونەوە لە دین بێت ئەو ئەوروپا هەموو لە دینکە دوورکەوتەوە تۆ کەواتە ئەو بۆ خۆی بەبە دەناسرێ بەڵام تۆ لە ڕۆژهەڵاتە بچی دەناسرێەوە کە دۆستەدەین بی هەر لە ڕێی کتێب و پانێڵ و کۆڕ و سیمینارەکانیانە و لە ڕێی کەناڵەکانیان لە ڕێی تەرخانکردن و پەخشکردنی ئەو پارەی زەبەلاحی کە لە بەردەستیانایە
باز لە بوونی ئاینێکەکەن بە ناوی ئەو ئاینێک بۆ کورد زیندووەکەنەوە یان بۆ منە باز لە هێنانەوەی ئاینێکەکەن لە کاتێکا بە ئیسلام ئەڵێن کۆنەپەرستی کە ئیسلام وەکو عەبدوڵای حەسەنزادە ئەڵێ ملیۆنێ ساڵ بەر لەو ئاینانە و ئاینەکانی تریشە کە بانگەشەیەکەن بۆ کورد مەبەستمەوەیە ئێمە لە ڕێی کتێبەوە کاریگەری کتێب چۆن نەتوانین شانازی بکەین بە ئاینی خۆمانەوە و ئاینەکانی تریش بناسین کە ئاینی خۆمان زۆر لە پێش ئاینی ئەوانەوەیە بەراموتم بەرامبەر ئەم شەپۆلە نەک تەنیا من و پێچەوانەی نین زۆربەی تەلەڤیزیۆنەکان زۆربەی هێزربەندەکان لەوانەیە هیچ پەیوەندیشیان بەدینەوە نەبێت بەڵام بەمە رازی نین ئەمە چەندان جارم لە تەلەڤیزیۆنەکان دەبێنم دەڵێن تەلەڤیزیۆن 1 2 3 4 ناوەکانیان دەدێن پێویستە ئەمەنە داخرێن چۆکامانە کۆمەلگا فاسد دەکەن ئینتمای خەڵک دەکوژن ئەمە نەک ئەم مەسەلێت تەنها برێ ئەوەی ئیسلامی بێت ئەم ئاراستەی هەیە کەسانی تر ئەوەی کە ئەم کۆمەلگای خۆی خۆش دەوێت بەڕاستی دژی ئەم تەلەڤیزیۆنانن کە ئێستا تۆ تەمسیلێکی کوردین پێ برێ فلیمێکی کوردین پێ برێ لە هیچ تەلەڤیزیۆنێکە نایبینیەوە لە تەنە ئەوەی تورکیە ئێرانیە لەمان ئەمە خاستن تورکیەکان سەتانۆهەتی لۆ لە کەڵۆشانەوەی خێزانە بەڵام ئەوە وایان کردووە خەڵک تەماشای تەمسیلی کوردی ناکە گارش بێت فلیمی کوردی ئەگە هەرش بێت تەماشای ناکات ئەمە نانم شەپۆلەکەی وانە زۆر بەخۆ لێرە کتێب بە تەنیا ئیشەکەی پێ ناکرێت ئێوە لە ڕاگەاندن لە تەلەڤیزیۆنە لە بەرنامەیە لە هەتە درێن من پێم سەیرە بابرێن بۆ شانەگۆریەکی ئیسلامی دەرناکرێت بۆ شانەگەریی کوردی دەرناکرێت خەڵک ئاشنا بکرێتەوە بە ڕابردووی خۆی ئێمە لە ئەوەی جیلی هێشتاکان ئەم تەمسیلانەی وەختی خۆی کە لێ دەدران هەتاکو ئێستاش کاریگەران لەسەر ئێمە ماوە بۆ ئێمە لەم سەردەمەدا تەمسیلێکی وا فلیمێکی وا دروست ناکەین بۆی نەوەی دوای ئەوانەش برێن بەڕاستی باوکانمان پێشی ئەمە شتێکیان کردووە بۆی بربەستێک بۆ ئەم شەپۆلە دروست بکەن ئەم شەپۆلی بەرێ هەڵتەکاندنە چۆکێساوەی دەڵم تۆ سروشتی تەمەشاکەینێ ئەم لافاوەی ئێستا دەیبینین ئەم لافاوە سروشتیە زۆر شت وای لێ کردووە دۆکان ئەوە گەیشتۆتە چ شوێنێک باشە ئەوە ڕێک لە ڕووی بابرێن کۆمەلایەتیەوەش وایە هەندە شت گەیشتۆتە ئێرە یانێ بابلەن هیچ ئینتمان بابرێن بابوو کوڕ پێکەوە نەماوە بابوو کچ پێکەوە نەماوە براو کچ پێکەوە نەما هەر تاکەکان بەگشتی بەڕاستی لێک دابرانێک دروست بووە سەر لێوشەوانێکم سەری دیار نەبێ بەڵام ئەمان ئەم چارە سەر دەکرێت بابرێن بەڕێژەی تۆ کتێبت هەبێت ئەنی کتێبی ئاراستەکراو تەلەڤیزیۆنت هەبێت بابرێن پانێلت هەبێت ئێمە لەوانەیە لەم سەردەما خەڵک تەنها بە خودبە رازی نەبێت زۆر کەسی هەنایەتە خودبە لەوانێ دینداریش بێنایەتە خودبە بەڵام پێویستی بەچێ پێویستی بە تەلەڤیزیۆنە بە رادیۆیە بە ئەنتەرنێتە بە بەرنامەجە بە کتێب ئەو نان ئەو کەسانەی کە بە ملیارد لە ماڵەوە دایان کردووە بە خۆشیان دەڵێن مسڵمان لەوانێت پارە بە تۆ نەدەن بۆ ئەو کتێبەکەی خۆت پێ چاپ بکەیت یعنی بۆی بۆ کتێبەکەی تۆ دەبێتە بەربەستێک ئەم پولیەوە لە تێگەشتەکەی ئەوە پارەکەی دەبێت لە مزگەوت سەر بکرێت خۆی گەورە پێویستی بە مزگەوت نییە چونکە دینەکەی ئێمە تۆ لێرە نوێژ بکەیت چێشت نییە وەک دینەکانی ترنیا لێرە تۆ نوێژەکەدا بستا نوێژەکەت بکەیت بەڵام لە دیانەکانی تروانە تۆ لە کریسیانیتی وانە لە جوولەکەتی وانە لە ئەوانی پەرستگانە بێت نوێژیان دروست نییە بەڵام دینەکەی ئێمە تۆ لێرە نوێژ دابگران نوێژی خۆت بکە هیچ چێشت نییە بۆیە نییە ئاراستەکردن تەنها بە مزگەوت بڕاستی چارەسەر ناکرێت وتم تەلەڤیزیۆنە رادیۆیە ئەنتەرنێتە کتێبە لەوانە ئەوە نەمە کەسانی کە کتێب چاپ دەکەن توانای مادیان نییە نازانم ئەو ملیاردێرانە ئێمە لە چی خەوتونە شتێکی واناکەن با بڵێن وا بکەن خەڵکانێک ئەم کتێبانە چاپ بکات بۆی ببنە بەربەستێک لە بەردەم ئەم شەپۆلە مامۆستا ئینگلیز پندێکی هەیە دەڵێ ئەگەر شاشەی تەلەڤیزیۆنەکەت لە کتێبخانەکەت گەورەتر بەوە کارەساتە لەو کۆمەڵگە لەو خێزانەدا بە شێوەیەکی گشتی نەک بە هێندەی شاشەی تەلەڤیزیۆنەکەمان غیابی کتێب لە نێو خێزانی کوردیدا نەبوونی کتێب یا ئەگەر هەش بێ نەخوێندنەوەی کتێب چ کاریگەریەکی خراپی هەیە بە زانایکی گەورەی بەریتانی وتارێکی هەیە دەرێ تەلەڤیزیۆن دوژمنی مرۆڤە ئەگەر من و تۆم قسە بکەین لەوانەیە دەرێنەوە لە ڕێگای ئەوەی ئیتیزایەکی ئیسلامیان هەیە بۆیان قسە دەکەن ئەگەر نە چۆن تەلەڤیزیۆن دژی مرۆڤە بەڕاستی تۆ ئەگەر بتەوێ هێزرت ئاو بدەیت دەبێ بابرن ئەگەر شەو دانین 6 ساعتە تۆ تەنها سعاتێک بە تەلەڤیزیۆن دەبی بدەیت نەک 5 ساعتی پێ بدەی و ساعتێک بۆ ئیشەکانی ترت بێت ئەمە تەلەڤیزیۆن لەم ڕێگایەوە بەڕاستی کارەساتێک بۆ کۆمەلگا دروست دەکات ئەم سەری دیار دەبێت یعنی تۆ سنوورداری بکەیت یعنی ئێستا قوتابیەکانمان کاتی خوێندنی سەری ساڵە تۆ دەبێت لە زۆربەی ماڵەکان
خۆشی خۆت بە قوربانی منداڵەکان بکەیت تەلەڤیزیۆنەکە داخی بۆی منداڵەکان بیخوێنێت چونکەگە تەلەڤیزیۆنەکە دەنجی بێت ئەوانش دێن بەرەبەر بەرنامەکەدا دەنیشن بزانە هەر چیەکە بیان بەرامبەر و فلیمێک کە کراوەتەوە دادەنیشن ئاگیان لە خوێندنەوەی خۆیان نابێت بۆیە لە جیاتی تەلەڤیزیۆن تۆ ئەگە لە ماڵەوە کتێبخانەیەکی بچووک دروست بکەیت تۆ وا دەکەی ناچار هەتا منداڵەکانی خۆشت شەرت نییە هەموو کتێبانەی تێدا بێت کە من دەمەوێت با کتێبانێک بی بۆ منداڵەکانمان یعنی با منداڵەکان وا بکەن ئەم کتێبانە ببینن بیخوێننەوە چونکە ئەگەر باوەڕەسی نەخوێننەوە بەیانی کەسانی جاهلیان دەدرچ بە شادەدار بن ئێستا هیچ بە نەمشاد من لە زانکۆم هەیە دکتۆرە نەخوێندەوەر نەک بەوەی نازانی بنووسێت بەڵام هێزری هەموو داخراوی چی دەدانیە با دکتۆرای بێ با پرۆفیسۆر بێت ئەمە بەڕاستی بەسەرەکە ناگۆڕێت چکە ئەمەە بنیاتی نییە کە بنیاتی نییە بەیانی زوو هەڵدەوەڕێ شوێنی خۆی ناکاتەوە بەێ مامۆستای زانکۆی بە وەزیفەوە گرتووە نەک بابدەنێمە ئەوەی ئینسانی مسلمان بێت دەرێ ئەمە تەکلیفە نەک تەشریف یعنی ئەوەی ئێستا تۆ دەبێ مامۆستای زانکۆ دەبیان دام پەرلەمان دەبیە وەزیر لە ڕوانگەی ئیسلامەوە ئەوە هەمووی تەکلیفە نەک تەشریف یا تۆ دانێ وڵە تۆ شان و باڵت وایە بۆیە ئەتیان کردوتە زانکۆ بۆیە ئەتیان کردوتە وەزی فلانیەکرد ئاگە چۆ بەم نەزرە تەمەشا بکەیت ئەوەی لێ دەردەچێت ئەمە پاش 30 ساڵ حکومداری ئەمە ئینتیبای ئەم خەڵکە بڕۆ تەمەشاکە بۆ تۆ قەبلام کە برێ چەندیان لەم حکومەتی هەرێمە ڕازین بێگومان ڕازین ڕاستە مامۆستا سەلامەت لە چوارچێوەی خێزان و کاریگەری کتێبە سەرخێزانەوە دایک و باوکی ئێمە لە کۆمەڵگەی کوردیا ئێواران بە علاگەی پڕ و بەدەستی پڕەوە بۆ خۆراکی جەستە دێنەوە ماڵ بەڵام زۆر بە کەمی دەبینین دایک و باوکێک بە خۆراکی ڕۆحی بە گۆڤارێک بە چیرۆکێک بە ڕەنگکردنی کۆمەڵێ وێنە بۆ منداڵەکەی بە کڕینی کۆمەڵێک قەڵەم بۆیە ئەمە چ سەرنجامێکی خراپ چاوەڕێ ئەم منداڵەوەم خێزانەکە کە خۆراکی ڕۆحیمان داوەتە زنجیرە دراوانکان و علاگەی پڕیژەینەوە بۆ خۆراکی جەستە و معریفە و خوێندنەوە و شارەزابوون لە ئاین و لە کەلتور و لە زمان و لە مێژوو لە جوگرافیای نەتەوەکەمان سفرین و هیچ شتێکمان نەبەخشیوە بە منداڵ و بە ئەندامانی تری خێزانەکەمان لە سەردەمی مندا من ماڵی 6 زۆر بەمان دایک و باوکی نەخوێنوار بوو یعنی هیچ پەیوەندی بە خوێندنەوە نەبوو تۆ لێرە قوتابی ئەو کات لەگەر ئێستا تەمەشەکەیت فەرقی ئەرد و ئاسمانی هەیە ئەو کات دەڵێم تۆ دایک و باوکێکی نەخوێنەوار پارەیەکی کەم بەڵام تۆ هەر لەو کاتەوە چەندان کەسە بوون کتێبخانەیان لە ماڵەوە هەبوو ئەنی بابرن ئەوەندەی کە ئیشیان دەکرد ڕاستە دایک و باوکیان نەخوێندەوار بوو ڕاستە دایک و باوکیان هیچ ئاگاداری شت نەبوو بەڵام ئەوان تێگەیشتنی ئەوان لە کۆمەلگا بەڕاستی بەم جۆرەی ئێستا بە هیچ جۆرە نەبوو ئێستا تۆ تەمەشەکە دایک و باوکەکان هەموویە شەهادەدارن بەڵام کەوەک جەنابەت گوتت ئێوارە دێنەوە بەس خواردنەکەیان لەدەستە بەڵام دووسێ کتێبیان بەدەستەوە نی ئێستا ئێمە لە ماڵەوە کە دووسێ کتێبم بەدەستەوە دێمە ماڵەوە نامۆ دیارم ینی لە گەڕەکەەکانی کۆ دەبینی تۆ نامۆی دەبێت ئەمە ئێستا تۆ خەریکی خوێندنەوەی ئێستاش خەریکی کتێب وە دەزانین تۆ شەهادەکەت وەرگرت وە دەزانانی کە تۆ بێ مامۆستا پێویست ناکە چیتر بخوێنیەوە ینی ئەم تێگەیشتنە با بڵێ نەگەر ناو کەوانە سەقەتە وەرگریت ئەم ڕۆژەی لێ دروست دەبێت ئەم دەڵم ئەو کاتی ئێمە لە شێستەکان دایک و باوکمان نەخوێنەوار بوو ئێستا دایک و باوکەکان شەهادەدارن هیچ نابەخشنە منداڵەکانیان هیچیان پێ نییە بۆ منداڵەکانیان چونکە بە خۆیان ئەم شەهادە وەرگرتنیان بەس شتێکی ڕواڵەتیە شتێکی معریفی نییە لەس بە ڕۆژە بۆی بەم شەهادەی ئاراستەی منداڵەکەی بکە ئاراستەی کچەکەی بکە ئاراستەی کوڕەکەی بکە با بڵێن تۆ برێ کوڕەکەم تۆ پێویستە ئاگاداری مێژووی ملەتەکەی خۆت بیت ئاگاداری دیانەتەکەی خۆت بیت ئاگاداری تۆ لەبەرچی فەرقت هەیە لەگە با بڵێن دەوروبەرەکە لەگە عەرەبە لەگە تورکە لەگە فارسە ئەمە تۆ مێژووی خۆت بزانە شتێک ئەمانە بەڵام ناڵێم ئەوەی ئێستا دەڵێم چونکە با بڵێن دایک و باوکەکان شەهادەداریەکەیان بەڕاستی زۆربیان بێماری بەڵێ کردنەوەی دەرگای گومانگەلێک لەبارەی قورئان و نەتەوە و لەبارەی ئاین و لەبارەی کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و وەرگێڕانی کتێبگەلێکی زۆر ساڵانە لەلایەن دەستگا زەبەلاحەکانی سەر بە یەکێتی و پارتی کتێبگەلێکی زۆر نامۆ بە ئاین و بە کەلتور و بە تەنانەت بە قورئان و بە فرمودەکانی هاتوونەتە کوردستانەوە واتە وەرگێڕان بۆتە ئەو پردەی کە کورد ئەپەڕێنێتەوە بەرەو گومانکردن لە ئاینەکەی لە پێغەمبەرەکەی ئەمە چه کاریگەریەکی سلبی بەسەر کۆمەڵگەوە جێدەهێڵێت بێگومانەگە گوتمان
تۆ منداڵەکانت لێ بگەڕی کە هیچ نەزانن تۆ شاهادەدارێکی بێمەعریفە بیت تو چاوەڕێکی ئەو کتێبانەی کە تەرجمە دەکەن کاریگەری لەسەر منداڵەکەت نەبێت منداڵەکەت هیچی لا نییە ئەوە وەک تێسی لێ دەڵێت the modern men are hollow men ئەنی دەرێ مرۆڤ نوێیەکان مرۆڤی بۆشن هیچیان ئێستا من بەبۆشی دایان بینین کە بەبۆشی بێت ئەگە باک بڵەن لە ئینگلیزی پێ دەڵێن فیکڵ ینی بەبایەک دەهەژێن بەبایەک خۆیان پێڕە ناگیرێ بۆیە ئێستا زۆر جاران دەبێنێ هەیە پێشتر ئیسلامی بووە تەلەبی مزگەوت بووە ئێستا من ناوم لە ناون ئەلمانی لە مزگەوت دەرچوو هیچ پەیوەندیان بە دینەکەی خۆیانەوە نماوە ینی با بڵێن ئەمە لە چێوە دێ ئەم ڕێکدانە کوتانە تۆ ئەگەر منداڵەکانت ڕێکدانە کوتێن بەرامبەر بە دینەکەت بەرامبەر بە میلەتەکەت بەرامبەر بە پێغەمبەرەکەت ئەوە تو چاوەڕێکی ئەو کتێبانە کاریگەریان لێنەکە بەیەگومان کاریگەریشی زۆر خراپیان لێ دەکات بەڵام کە تۆ دروستت کردن کە ئەوانەی ئەم کتێبانە تۆ بخوێنەوە من ڕەدی چەندان کتێبم داوە تۆ دەنا بەداگە کەسێکە ناکرێت لەوانێت دان کەسی وچی منش خەریک بن بەڵام گوتم ئەمە بەوەندە کەسە ناکرێت چۆکە ئەو منداڵانە کە ئەگەر هیچیان لە لابار نەبێت هیچیان بە وەرنەگرتی بێت تۆ چاوەڕێ چی دەکەی برە ئەم کتێبانە کە کاریگەری لێ دەکات لەوانەیە کاریگەریی زۆر خراپیش دەکات و هیچ جاران لە نظامی عراقی ڕقابە هەبوو ئێستا هیچ ڕقابەیەک نییە ڕقابەی هێزری ڕقابە لەسەر چیە لەسەر کتێبی دینی ینی ڕقابە لەسەر ئەو کتێب ئەو جۆرە کتێبانە نییە کە دش بە دین دەنووسرێن بەڵام ڕقابە لەسەر کتێبی دینیە بە نەزم ئەمە خۆشەویستنی وڵات بەم جۆرە دەبێت ئاتۆ ئەو کاتە وڵاتت خۆش دەبێت کە لە دینەکەی خۆتدا ببڕیت سیرم بەوە دێن بابن ئێمە لە هەشتاکانەوە خەونمان بەوە دەدیت کە دەوڵەتێکی کوردی دەسەڵاتێکی کوردی هەبێ بۆی لەدەست عەرەب و تورک و فارس ڕزگار بین ئێستا ئەمە لەژێر ئەم دەسەڵاتە کەسانێک هەبن هەموو پارەی ئەم ملەتە سەر بکەن لەوەی کە ملەتەکە لە دیندا ببڕن ئەمە نازانم چ ئێستا لە سلێمانی ئەمە 4 ساڵە لە سەیەک ئەم دابڕانە دەکرێت بۆچی دەکرێت ئەنی نازم کێشەکە لەوەی داچێت ئەگە تۆ لە دیندا ببڕێ وەرە تۆ لە دیندا ببڕە دوو تۆ بخوتی هیچ پێە تو هەر هیچ ئەوەی مێژووی تو وەک کورد ئەوەی هەیە لانە دینداریەکەیە ئەگە لانە دینداریەکە شعری کلاسیکی لە ئەوەی بکۆن لە ملەتی کورد بکۆ کورتیە ئەوەی بەبڕن ئەو شاعران ئەو نووسەرانەی وەک بەورە ئیبن خەلەکان و شارە زووری و ئەوانەی سەریتر ئەوانە هەمووی لێ بکەوە کورتی بۆ دەبینێتەوە ئەنی ئەوانەی کە ئێستا بەناوی ئەلمانی تۆ قسە دەکەن چیان لە ئەوروپا ناسراون چیان لە جیانی عەرەبی ناسراون چیان بەبرن تەنها لە شارەکەی خۆیان نەبێت لە شارێکی ترکی ناسراون یعنی بۆین ئەمە گاڵتەکردنە بە عەقلی کورد یعنی بەڕاستی ئەمە کوشتنی کوردە جاران ئەمە لە داگیرکەرەکان دەترسان ئێستا لەوانە دەترسین ئەنە ئەوانە داگیرکەر داهات خاکی داگیر دەکردی ئەمانە دێن هێزر داگیر دەکەن کە هێزری منداڵەکانیان داگیر دەکەن کەوا لێ بکەن تۆ ناسنامێت چی دەبینێت یعنی وا دەکە سەردەمێک کەسانێکمان بۆ دروست دەبێت برادر گۆچێک پێی گوتم لە ئەوەی کوردی ئێران سەرۆکی زمانەوانی ئێران وتی من چەندان کورد دەناسم نەو تارانە دایک و باوکیان کوردن وتی چما قسەم لەگە کردوونە درکا کە ئێمە چی بکەین ئێمە دایک و باوکمان کوردن خۆی کورد نین ئێمەش بەیانی جیلێکمان بۆ دەردەچێت نە کوردە نە موسڵمانە هیچ ناسنامەیەکی نییە بەڕاستی ئەوەش لە ڕێگای چی لە ڕێگەی ئەم جۆرە زۆر باشە مامۆستا سەلام بەدەر لە ناوەڕۆکی خراپ و باشی وەرگێڕانەکانمان دەبینین ڕێژەی بەرهەمی خۆماڵی بەرهەمێکە نووسەرانی کورد نووسی بێتیان وەرگێڕانی نووسەرە عەرەبەکان فارسەکان تورکەکان ئینگلیزیەکان زۆر زۆرە ئەمە کاریگەری باشی هەیە یا خراپ مەبەستم لە غیابی نووسینی نووسەرە کوردەکان لە بەرامبەر زۆری وەرگێڕانی نووسەرە بیانیەکان چ کاریگەریەکە یا چ بەراوردێکیەکەی جەنابەت ئەگەر نووسینە کوردینەکان نووسینە کوردیەکان زۆر بەیان باڵێن جیهانبینیەکی تێدا باە کورد پێویستی بەوە نەدەبوو ئێستا شعرێکی جەزیری هەیە ئێمە هەموومان دەزانین شیرازی لە جیهانی ئیسلامیا زۆر گرنگە ئەو شاعری شیرازی دەڵێ تۆ ئەگەر ئەوەی من لا بێت تۆ ئەوەی من بخوێنیەوە تو چ پێویستت بە شیرازیە بەڵام ئێمە ئەو نووسینەمان بۆ دروستن بۆ بۆیە بەڵام بە دوای وەرجێڕانی تورکی و عەرەبی و فارسی و ئەوانەداچی ئەمان هیچ ئیزافەیان تێدا نییە بەڵام چییە ئێمە ئەوانی خۆمان جەزیرەی ئەوڕۆمان نییە دەقێکی وا دابڕێژێت برێ بە ئاشکرا پێت بڵێت تۆ مادەم منت هەیە چ پێویست بە شیرازیە بەڵام ناڵم ئەم نەسەر نییە ئەگەر ئەم دەقانی کە من دەڵێم ئەم دەقە خۆمالیانە هەبانایە
ڕێکدا قوتا بنێن لە خەڵکە گیانبینیێکی فراوانی تێدا بە هزرێکی تێدا بە بەڕاستی خەڵک پێویستی بە خوێندنەوەی باورن تەرجمەکراوی نەرچە عەرەبی و فارسی و کوردی نەدەبێت. مامۆستایان کۆتا قسەی جەنابەت چییە؟ زۆر سپاسان دەکەم و بەخێر بێن بەڕاستی کە دەبینم ئەوام و دلدارەی کتێب لە ناو پیشانگایە ینی ئومێدەکرد پێدەبەخشێ بەڕاستی ئەنتەرنێت نەیتوانیوە هەژمونی خۆی لەسەر ئەو هەموو دلدارە دروست. زۆر سپاس بە بەڕێز مامۆستا سەلام ناوخۆش نووسەر و ڕووناکبیر کە میوانی گفتوگوی تایبەت و سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆی وەی عەزیزی تا بێگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێن مەشاد و سەرکەوتوون خواتان لەگەڵ.